بینەرانی قدرگرانی کوردستان بیشار ئەم کاتتان باش لە دای باب و پێشینانمانەوە هەمیشە گوتراوە کاتێک خێرت کرد بە دەستی ڕاستبیکە تاوەکو دەستی چەپ نەیزانێ هەر لە نێو ئاینی کریسیانەکانیش هەیە بۆ لە کاتێک کە خێرت کرد چاکت کرد زمانی خۆت بگرە. ئەمڕۆ بەداخەوە لە سەردەمێک دەژین کە وای لێ هاتووە هەر کەسێک هەمووی نا بە شێوێژی گشتی بەڵام زۆرینە کاتێک چاکێک سەدەقەیەک دەکات خەریکە ڤیددیۆی لێ دەگرێ و دەیخاتە نێو سوۆشیال میدیا و وای لێ هاتووە هەموو دەوروبەر و ئەوانەی دەیناسن بزانن کە خێرەکەی کرد. ئەمشەو لە پرۆگرامی بۆ هەمووان خۆشحاڵم کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە مسلمانان زۆری نەمان بەڕۆژین ئاوکات ئاینی کریسیانیش بە بۆنەی جەژنی هەڵسانەوە بە هەمان شێوە زمانیان بەڕۆژووە. بۆیە ئەمشەو لەم پرۆگرامە میوانداری دوو مامۆستای ئاینی لە دوو دینی جودا کە مامۆستا ئەندرێن بالیسانی لە ئاینی پیرۆزی ئیسلام و هەروە قەشە زیا شاوا لە ئاینی کریسیان و بە ئامادەبوونی دکتۆر ئەسکەندەر چواربۆتی وەکو کۆمەڵناسێک و ژمارەیەک لە پێڕەوانی هەڵگری ئاینی ئیسلام پێیان دەگوترێت فەقێک کە ئێستا لە قۆناغی ئامادەکارین بۆی بنە پیاوی ئاینی مامۆستای ئاینی زۆر بەخێر بێن سەرچاوان گەنگەشەیەن بابەتە دەکەین مامۆستا ئەندرێن بە دەستپێک بێمە خزمەت جەنابەت بزانین بنەماکانی خێرکردن چین جارێ بە چ پێوەرێک خێرکردن ڕەوایە لە ئاینی ئیسلامدا. بەنای خۆی بەخشندەی میهرەبان سەڵات و سەلام سەرجانی پاشی هەموو پێغەمبەران و پێغەمبەری ئەکرەممان صلی الله عليه وسلم. دەستان خۆش تەبیعی ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتیە یەک لە کارە گرنگەکانی ئەوەی ئەکا حیفظ النەفسە پاراستنی نەفسی ئینسانە گیانی مرۆڤەکانە. خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆز لە چەندەها شوێن باسەکە کە بە گرنگی باسی پاراستنی ئەو نەفسە ئەکا کوشتن ئاوا خەتەرەکە لە ئاەتەکان باسەکە ئەگەر نەچینە سەری. بەڵام لە قورئانی پیرۆز خۆی پەروەردگار باسەکە الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور. ئەفەرمێ ئەگەر ئێمە کەسانێک بوونە دەسەڵاتدار یان ژیانمان پێبەخشین ژیانیان هەبوو لە دنیادا ئەمانە ئەکەن بۆ ئەوەی ژیان بەردەوام بێ بە باشترین و جوانترین شێوە. چی ئەکەن؟ نوێژەکان بەرپاکەن زەکاتە بەخشن ماڵی خوا کە بەوانی بەخشیوە ئەبێ بیبەخشی لە بۆ ڕاگررتنی کەسی بەرامبەر ژیانی کەسی بەرامبەر کە خۆی پەروەردگار دەرو خێری وەکو تۆ لێ نەکردیتەوە تۆی تاقی کردیتەوە بە ماڵی دنیا بۆ ئەوەی تۆش بتانی ژیانی کەسێک دڵی کەسێک خۆشکەی لە بۆ ئەوەی ژیانی خۆی وەکو تۆی بەڕێز بە باشترین و جوانترین شێوە بەڕێ بکە. جا پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لەو کاتی کە معاذی ئەنێرێتە یەمەنێ ئەفەرمێ پێیان بڵێ فعلیمهم پێیان ڕابگەێنە کە خۆی پەروەردگار ئیفتەرەض عەلەیهم خۆی پەروەردگار لەسەری فەرز کردوونە کە هەندێک لە ماڵی دەوڵەمەندەکان بدڵێتە فەقیرەکان تا بەخشین بەردەوام بێ ئەو بەخشینە ببێتە ماڵ سەبەبی ئەوەی ژیان بەردەوام بێ ژیانی هەموو مرۆڤەکان وەکو یەکتر بێ. جا لێرەدا ئەو بەخش لە بنەماکانی خێرکردن ئەوەیە ئەوانەی هەبوونن چاویان لەو چینی هەژارەکە بێ ببەخشن ئەوەی کە خوددا پێیان داون. بەڵێ کە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام کە زەکاتە کە خێر و سەدەقاتە دێمەوە لای جەناب مام قەشە لە دەست پێ گوتم هەموو ئاینەکان هەمان شێوەن بۆ سەدەقە و خێرکردن و چاکە دەمەوێت پێم بڵێ لە ئینجیلی پیرۆزدا بە هەمان شێوە ڕێک بەدەق هاتووە لەسەر خێرکردن ئەوم بۆ ڕوونکەوە. بەدەق زۆر سپاس. بەدەق هاتووە لە ئینجیلی ئەسحاحی 5 مەتای من ئەوڕۆ نوێژم هەبوو کەنیسە قداسم هەبوو نەسی ئینجیل ئەوڕۆ بوو کە ئیشارەت دەدات ئێدا يعني كاتك تو خيركي صدقة لا تعلم يمينك ماذا تعمل شمالك دستي سبا أقايل نبي كدستي راستي زكاة معنى إيويك ما قال خيرك بكين ساكيك بكين أمام خما نخوا لما بين خما نخوا جورا أو خير ديكين بلا ما قال إعلان ما نكردو خلق بيزاني من حقي خم ورم قلت من دمي خوا حقي من بدات بصري نقبع علني خۆی خوای گەورە ئەزانێ من چیم لازمە ئەو کاتە وەڵامم دەداتەوە چ کاتێک خۆی ئەزانێ چ کاتێک و چیم لازمە چونکە ئەمە دەڵێن ئەو خوای کە منی دروست کردووە و منی خەڵق کردووە
ئەویش ئاگاداری من ئەبێ پێویستیەکانی من جێبەجێ دەکاتن نەک من خۆم بەڵام ئێمە هەمومان وەکو وەکیلین ئەگەر من خۆم بە دەوڵەمەندیش بزانم ئەو کاتەی کە یارمەتی فەقیرێک هەژارێک بدەم یەکێک محتاجە با بڵێن کە یارمەتی دەدەم من ئەبێ هەواز بکەم کە من خوا ئەوەی بە منی بەخشیوە وەکو وەکیلێک وەکالەتێک من هەستم بە ئەرچی سەرشانم بەرامبەر ئەو کەسانێک کە پێویستیان بە یارمەتیە نەک هاوار بکەم و بەڵێم من وام کرد و وام کرد کە بەسم کرد بە هەمان شێوە هاوشێوەی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئێوەش ئاینی کریسیانەکان ئەوە هاتووە کاتێک کە تۆ خێر دەکەی چاکە دەکەی دەستپێک لە نزیکەکانت بزانە خوشکتە براتە کە سوکارتە ینی ئەوانەی کە لە نێو خانەوادەکەتن پاشان دراوسەیە اینجا بۆ دوور ئەوە هاتووە لای ئێوەش نەخێر بە بێ فەرق و جودایی بەبێ خزم بێ خزم نەبێ و بارنەی نەسم نە تەماشای ڕنگ و ڕوو بە هیچ شێوەیەک بەڵام پێویست بێ پێویستە پێویست چۆن دەمەوێت یارمەتی برا و خوشکی خۆم بدەم دەبێ ئاوا سەیری مقابلی خۆم بکەم هەر ئینسانێک دەستخۆش من وە قەریب بکە هەموو کەس دەستخۆش بێگومان پێم خۆشە ڕوونکردنەوەی بدەم لێرە لەم پرۆگرام مەبەستم ئەوە نییە پرۆگرامێکی تایبەتی تەلەڤیزیۆنی یان هەندێک ڕێکخراوی دیاریکراوی خێرخوازی کاتێک پرۆگرامێک چاک دەکەن بۆ چینی هەژاران مەبەستمان ئەوانە نییە بەڵام زێدەتر مەبەستمان ئەوانەیە کە بەبێ بەرنامە بەبێ سانسۆر چیلۆیە گۆشت و تەبقەیە هێلکە و نازانم فەردە ئاردێک و فەردە برنجێک دەکەنە خێر و سەدەقە و یان دەچێتە نەخۆشخانە پارە دەبا لە بن سەری نەخۆشانم مەبەستم زیاتر ئەوانەیە کە دەیخەنە سوۆشال میدیا بۆ ناشرینکردنی خێر و چاکەیە دکتۆر لە ڕووی کۆمەڵایەتیەوە جەنابەت کۆمەڵناسی بەداخەوە ئێستا دەیبینین لە نێو هەندێک گرتەی ڤیددیۆی سوۆشال میدیا منداڵ دێنن تەسویری دەکەن ئاخلەوانێ ئەو مناڵە لە ڕووی دەرونیەوە بۆ ئایندەی ئەو منداڵە نازانم ئێوە کۆمەڵاسن لەوانەیە ئەو منداڵە بەیانی دوای 10 ساڵی دیکە بێتە وەزیرێک لەوانەیە بخوێنێ کەسێکی زۆر سەرکەوتوی لێ دروست بێ لە ناو کۆمەلگا ببێتە یەکێک لە پزیشکێکی بەناو بانک پرۆفیسۆرێک دکتۆرێک وانە حەزمێ لە ڕووی کۆمەڵیەوە بۆم شیکەیتەوە بەڵێ خۆی خودیا و هاوکاریان ئەمیل دۆرکان قسەیەکی جوانەکە دەڵێ ئێمە مرۆڤ وابەستە یەکترین ئەو وابەستە بوونەوا دەکا کە یارمەتی یەکتر بدەین لەسەر ئەو بنامە ئەوەش نەک تەنیا بۆ خودی کەسەکە گرنگە بۆ تەواوی کۆمەلگاکە گرنگە چکە دوجار هاوسەنگی لە کۆمەلگا دروستە بێ گەشتی لە ناو کۆمەلگادا کەمە بێ بەرپرسیارەتی کۆمەلگا زیاترە بێ تاگەکان بتمانیان بە یەکتر زۆرە بێ پەیوەندیەکان زیاتر پتەوترە بن بەهۆی ئەو هاوکاریەوە بەڵام ئەو دیاردەیە کە ئێستا دەبینرێ ئەتوانین لە چارچوەی تیۆری ئاڵوگۆری کۆمەڵایەتیە بە شیفکەینەوە ئەمە چییە؟ ئەمە دەڵێ هەندێک کەس هەن شتێکیان لێ کەمە شتێکیان لێ زیادە هەژاری عیب نییە شەرم نییە کەسە هەژارەکە کە پێویستی بە پارەیە کە شتێکی مادیە ئەوە پێویستی پێەتی بەڵام ئەو کەسەی کە ئەم کارایەکە پێویستی بە هەندێک شتی ترە کە نیەتی بۆ نمونە کەسایەتیە یان داوێت پێکەیەک بەدەست بهێنێ یان داوێت لە پشت ئەم کارەوە بازرگانیەک بکە کەواتە لە شتێکی ترە کەمیەیە ئەوێت لەو پرۆسی ئاڵوگۆڕێکی کۆمەڵایەتی بکە ئەو پارەیە کە لێ زیادە بداتن لە بەرامبەردا ئەو شتێکە لێ کەمە بەدەست بهێنێ دەگەڕێتە بۆ ئامانجی ئەو کەسە کە بە تەمای چیە زیاتریش دەگەڕێتە بۆ دەکەوێتە چوارچێوەی ڕیباوە بەڵێ ئەو کەسانەی کە خاوەنی کەسایەتیەکی لاوازن هەڵم کرد بەڵێ خاوەنی کەسایەتیەکی لاوازن لە کۆمەلگادا نەیانتوانیەوە باش خۆیان پێ بگەینن یان ئامانجێکی دیاریکراوی بازرگانی یان سیاسیان لە پشتەوە هەیە دێن لەو ڕێگەیەوە لەسەر حسێبی هەژار و کەسانی کەم دەرامەت ئەو دیاردە ئەنجامەدەن کە خۆی کە لە ئاینیشە مامۆستەکان شارەزاترن کە دەڵێ بە ئاشکرا بە نهێنی کارێک ئەنجام بدە مەبەست پارەکەیە پارەکە ئاشکرا بکە نە کەسەکان مامۆستاندرێن چاکەکردن و خێرکردن تەنها پارەدانە بە تەنها بە پارە دەکرێت نەخێرنەوەڵا خواردن ئەلمیهیم بتوانی ژیانی کەسی بەرامبەر ڕزگارکەی لە فەقیری ئەجا بە خواردن بێ بە پارە بێ بە هەر ڕێگایەک لەو ڕێگانە بێ ئینسان جارو هەیە بە عیلمێک ئەتوانی کەسێک ڕزگارکە بە قسەیەکی خێر بە ئەوانش هەمون ئەستنە بەخشین بە ماڵ و بە خواردن و بەوانە زۆر گرنگن کە ئینسان ئاگای لە کەسی بەرامبەر بێت چەند ئەوانەی کە خێریان پێدەشێ ئێستا لە بەتایبەتی ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزین زێدەتر خێر بەشێ دەشێ آخر ئێستا بۆی لێ هاتووە دەزانی
بەداخەوە ینی کە قسەیە دەکەم بۆتە کللتورێک بۆوانێک کە وەکو سوالکەر بەردەوام ینی بۆتە بزنسیش دکتۆریش باسی کرد بۆتە بزنس تقریبا ئەوە ژەیە ئەو جۆرە بزنسە ژەیە بۆن منە لە ترافیک لایتەکان ئێمە منداڵ دەبین خەڵکێک دەبین ئەوەی من بیستومە لە پێشنانی خۆمەوە ئەوەی بەفعلی هەژار بێ دەستپان ناکاتەوە طبيعي شيء زكاتي بيشه او هاش سنين خوي بروي القرآن بيروزا باسكيديا انما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها تاكو تايكي هاش سيني باسكا يك لو انا فقيره هجار وفقير ومسكين او انا دوت سيني زياوازن كنات وانا بجي روجاني خوان دابين كان او زادي باسي قرزارك باسي او انا اكاكا لا ايتك دا اماجان بيكا بلام زور گرنگا لو دا بزانين ك شێوازی بەخشینەکەی کە جەنابەت باست کرد پرسیارت کرد لە پرسیارەکەی دیکە نەمانتوانیتەوە چێ لای ئەو بەڕێزانە تەبعی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژە بەوە ئەکا إن صدقة السر تطفئ غضب الرب ئینسان ئەگەر بە پەنهانی بەخشینەکانی خۆی بەخشی غەزەبی خوای پەروەردگار دەئەمرشینیتەوە وتزيد في العمر عمرت زیادەکە زۆر گرنگە ئەوەی بزانین لە ئەسل لە بەخشین و لە ماڵ بەخشیندا بریتیە لە پەنهانی چکە یەک لە مەرزەکان بریتیە لە نیەتێکی سافەوە ماڵەکە بەخشی دووەم شت دووربی لە ڕیا کە ئێستا جەنابەت ئاماژەت پێدا کە لە ناو قسەکاندا سێەم پاراستنی شخصیت و کەسیەتی کەسی بەرامبەر کە ماڵەکەی پێ ئەبەخشی لا تبطیلوا صدقاتکم بالمن والأذى پێغەمبەر خوای پەروەردگار فەرمێ نەکەن سەدەقات و خێرەکانی خۆتان زەکاتەکانی خۆتان بەتاڵ مەکەنەوە بە دوو شت بە منەتکردن بە ئەزیەتدانی کەسی بەرامبەر جا ئەتوانین بڵێین ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا لە تەسویرکردن و هێنانی کابرا دەبقە هێلکەیەک لە بۆ کابرایە با و تەسویرە کات و بڵاوی کات و سەرچاویشی داناپۆشی ئەچێتە ئەو بابە ئەزیەتدانی کەسی بەرامبەرە بالمەنی والئەذى بۆیە عەفو منەت نەکردن ئەزیەت نەدان و هەروەها خاڵێکی تر کە زۆر گرنگە ئاگامان لێبی ئەو کەسێک کە ئەگەر خێرەکەی سەدەقەکەی بە ئاشکرا ببەخشی مەسلحەتێکی تێدابی ئەگەر هیچ مەسلحەت نەبی لە بەخشینەکەیدا کە ئیشاڵە لە داهاتوو باسیەکەین ئایا دروستە خێرکردن بە ئاشکرا لا ئێمە دروستە بە ئاشکرا و بە پەنهانی هەردووچیان هەیە ئەبێ مەسلحەتێک تێدابی لە ئاشکراکردن بەرمنە پرۆژەیەکی گەورە هەیە باسی ئەەکەی لە بۆ خەڵکی ئەگەرنا هەندانی سەرمایهداران و بازرگانان ئەوانی کە مەبەستیان خێرخوازی بێنە ناو پرۆژەکە مام قەشە لە ڕووی ئاینیەوە سوالکردن چی دەگەێنێت ئێستا پێم بڵێ لە کریسیان چۆن وەسفی سوالکردن دەکرێت ئەوانەی سوال دەکەن ئێوە چۆن نەسیحەتیان دەکەن ئەوانەی پێداویستیان هەبێش کە ممکنە بێن مەڕەجعی کەنیساکەن وەکو قەشا وەکو مەتران و دووەمیشت ئێمە لە ئاستی شاری خۆمە عەنکاوە با بڵێن بۆ نمونە هەمانە جەمعیەت الرەحمە الکەلدانیە ئەمە یارمەتی کۆ ئەکاتەوە لە لای خەڵکانێک خەڵک لە زیاتیەوەی بیداتە دەستی شخصێک بخۆی تەسمیلی ئەو جەمعیەت لە ماڵی خوددا لە کەنیسە بەتاکیت من وەکو قەشە بۆ نمونە ئەو شوێنێک کە من کاری لێکەم دەزانم فەقیری تایە هەژاری تایە ئیمکانیەتیان نییە و هەژاری شەڕ نییە ئیلا خواردن و خواردنەوە ئەو شتانە بێتن نەک هەژر دروبە نەخۆشە نەخۆشی تەواوی هەیە توانایی نییە بچێت سەردانی دکتۆرێک بکات بۆ نمونە کەواتە ئەو جەمعیە من خەبەریان پێ ئەدام کە فلانە کەس پێویستی بە یارمەتی ئێوە هەیە بە کتاب ڕسمی کتابنە و کتاب بکەم ئەچێتە لای ئەوانیش مسلمانەیە بە منەوە لای ئێوە سوالکردن پەسەند نییە نەپەسەندێ بەی شێوەیەک شێوێک پەسەند نییە با بچینێن لای ئەو بەڕێزانە ئەوانەش دیارە دەخوێنن لە دەستپێکی بەرنامەکە وتن دەخوێنن بۆی لاینەدا ببنە مامۆستای دینی مامۆستای ئاینی پێم خۆش ئەگەر پرسیارێکتان هەیە لە مامۆستا ئەندرێن یان لە مام قەشەیان لە دکتۆر فەرموو بسم الله الرحمن الرحیم سەرەتا بنای خۆی بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە جەنابتان دەکەین لە مامۆستا بەڕێزانە ئێمە لە ڕووی شەرعەوە کە خوای گەورە دایناوە بۆ منە سوالکردن لە هەر چوار مەزهەبەکان ئەگەر تەماشای بکەین لە مزگەوتەکان قبوڵ نییە بۆ نمونە هەم ئەو کەسێک کە خێرەکە دەکە هەم ئەو کەسەشی کە وەری دەگرێن دووش ئەگەر ئەمە تەماشای بکەین بۆ نمونە دەچینە مزگەوتەکان زیاتر سیر دەکەین لە مزگەوتەکان دیاردەی سوالکردن هەیە ئایا بۆ ئێمە نابینین لە کەنیسەکان بۆ نمونە لە پەرستگاکانی غەیری مسلمانان بۆ نمونە سوالکردن هەبیان دیاردەی سوالکردن ئەگەر کەسێک بچێت لێ سوال بکە ڕەتفعلی
ئەو ئەو کەسانی پرسیارت بۆ مام قەشەیە بەڵێ ئەو پرسیارم بۆ جەناویانە زۆر جار. دەستان خۆش بێ. دەست خۆش مام قەشە دەڵێ دەبینین زیاتر لە مزگەوت خەڵگەچێ بۆی ینی دادەنیشێ بۆی خەڵک هاوکاری بکات لە کاتی نوێژ و لە کاتی وتاری هەینی بە تایبەتی بەڵام لە ئەگەر کەنیسە ڕەتفعلی ئێوە چییە کاتێک خەڵکێک بێ لە کەنیسە دانیشێ و داوای هاوکاری بکە زۆر کەمە زۆر کەمە ینی لەوەت من لە ژیانی خۆم لەوانێت دوو کەسم بینی بێ حاڵەتێکی تایبەت ئەو دوو کەسش ئەگەر هاتبن وەکو بە فەردی یارمەتی نەدراوم بەڵکو هەموو خەڵکی کەنیسا با بڵێن سەبەتەیەک کۆکرایتەوە لە بۆ ئەو کەسە کە پێویستی فعلی هەیە بە یارمەتیدان یارمەتیمانداوە و بەبێ ئەوەی کەس ئاگای لێبێ بەو شێوەیە دەست خۆش پرسیاریت کەدانەبوو جەنابتان نییە فەرموو وای ئەوەشی تیا بێ ئەوەش لەگەڵ بن. پرسیارەکەم هەر دەربارەی ئەماوەسانی قەشەیە دەڵێم ئەگەر ئێستا بووم لە ئیسلامدا ینی ڕێکارەکان دانرا بۆ منەوە کەسێک کە بۆ منە سزایەکەی دانرا ئەوەی کە بۆ منە سوال دەکاتن ئەی لە ئاینی مەسیحی چ سزایەک لە بۆیان دانرا ئەوانەی کە سوال دەکەن بەڵێ ئەها مام قەشە بەڵێ لای ئێوە بگورە ئێمە سزادان لای ئێمە نییە سزای نادەین بە هیچ شێوەیەک مەبستی قیامەتیەوە زیاتر مەبەست قیامەتە قیامەت لە بەخوای بەجێدارین لێرە مەبەستم ئەوە نیە مەجیاوازی نێوان ئاینەکان ئەمە زیاتر باسی ئەوە دەکەین زانیاری لە هەردوو زانیاری لە ئاینەکان خۆی هەر پێکەوە بوونی ئەم بەڕێزانە لێرە ئەوە نیشانەی ئەوەیە کە پێکەوەژیان لە وڵاتە لەو پەڕی باشیدا لەخوا بەزیاد بێ کاک دکتۆر بابینەوە لەڕ بە کۆمەڵایەتەکەی ئەوانەی کە ئێستا دەیبینین لە ترافیکەکان یان دێنە بەر دەرگەی ماڵان یان لە شوێنە گشتەکان بۆ نمونە ناوچەی پیشسازیە لە شارەکانی هەولێر دۆک سلێمانی کەسانێک دەبینین دێن سوال دەکەن یان ئەو منداڵانەی لە ترافیک لایتەکانە هەر بە زۆر وا لێ دەکات جاری وایە دەوێت جامی ئۆتۆمبیلەکەت خایان کاتەوە ئەوەش جۆرێکە لە سوالکردن ئێوە ئامۆژگاریتان چییە بۆ ئەوانە یان پێشنیازتان چی بۆ دەستگا فەرمیەکانی ئەم وڵاتە بۆی کۆتایی بۆ دیاردانە بێنن چکە خەڵکێکی زۆر بێزار دەکەن بەڕاستی بەڵێ خۆی وەک پێشنیارمە توانین وڵاتانی پێشکەوتوەک نمونە بینین کە کەمترین سوالکردنیان تێدایە بۆ نمونە کەنەدا هۆڵاندا ئەو وڵاتانە چیان کردووە کە خەڵک بە کەمی سوالەکە کە ئەو دیاردانە نییە ئەوانە گرنگیەکی زۆر بە چین و توێژە جیاوازەکانەدەن بڕۆن لە وڵاتی ئێمە کاتی ئەبینی کەمەندامێک سوالەکە ئیتە خەڵک بە ماکسێبەر وتەنی لەسەر بنەمای هەستیش بێ شعوریش بە یارمەتیەکی دەدا چکە ئەو کەسە دیارە لە کۆمەلگادا مافی پێنەدرا کە دوو قاچ پێوە نەبێ دوو دەستی پێوە نەبێ یان ئافرەت یان مناڵی شیرخوار یان ئەوانە لە کۆمەلگا پێشکەوتوەکان شوێنی حەوانەوەی تایبەتیان هەیە حکوومەت دێتەن هەریەکە و شوێنی تایبەتی خۆی هەیە خانەی بە ساڵە چوان هەیە دەستگایەکی ئۆرگانی ینی ئۆرگانێک هەیە بە ناوی سۆشیال ئەوەی کە دەوری بینیوە سیستەمەکەی ڕێکخستۆ ئەوانەی کە نەبوونن بۆی نەچن لە نێو شقامەکان سوال بکەن لە پێی چین و توێژەکان ئیتر ئافرەت بێ کەمەندان بێ مناڵ هەرکارکردنی مناڵ کە ئێمە دەڵێ مناڵ ناوێ کار بکە تۆ دەبێت بەدیلێکی بۆ دابنەی ئێمە کە لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە دێن باسی بابەتێکەکەین خۆمان یەکەم جار دەخینە ئاستی ئەو سوالکەرە کە بۆ چەوی شەی دەکا اینجا دێن جۆرێک لە قەزاوەتی لەگەڵ لەکەن کە بۆ چەوی شانە دەکە بۆیە زۆر گرنگە ئەو مافانەی کە دەستوری یاسە بووی دادەنرێ لە کۆمەلگادا جێبەجێ کرابێ بۆ نمونە هەلی کار یان بەرزکردنی ئاستی توانای ئەمانە کە بتوانن چی شتێکی تر ئەنجام بدەن ئەوانە بێت لە چوارچوەی دامەزیەکانی حکوومەتەوە چارەسەریان بۆ دروست بکرێ تەنانەت هەندێک لەو سوالکەرانە بارودۆخی دەرونیان تێک چووە یعنی لە مناڵیەوە باسی ئەوم بۆ بکەی سوالکەر دەرونی چۆنە ئەوانەی کە سوال دەرونیان ئەوانەی کە بەردەوام بەڵێ ئەوانەی کە بەرداوامیشە دەکەن دەرونیان ئاستی خۆیان ئەوەندە بەکەم زانیوە بەکەم ئەزانن ئەویشیان بە پیشە زانیوە هەنی تەواوی ئەو کارە بە پیشە زانیوە خۆیان بەکەم ئەزان لە ئاست کۆمەلگا بۆ گرنگیان پێ نەدراوە نەهاتونە لەو پرۆسەیەکی چاودێری کۆمەڵایەتی فێری پیشەیەک ببن لە ڕووی هەژاریەوە دابینکردنی بڕێکی پارە بێ یان شتێک بە شوێنی هەوانەوە بێ بۆ لایەنە ئاینەکەی وەزی دەرمزان خێریان پێدەشێ بەردەوام بە لە ڕووی دەرونیەوە بەڵێ
ئەم بابەتە پێویستی بە چارەسەرێکی هەمەلایەنە لەسەر جەم دامەدەستگاکانی حکوومەت بە شێوەیەکی گشتگیر ئەویش سیاساتی وڵاتانی پێشکەوتوو بهێنن جێبەجێ بکەن کە ئەم سیاسەتە جێبەجێ کرا اینجا هەر بە ئۆتۆماتیکی دیار دەکە نامێنێ ئەو نییە کە ڕێگری لێ بکرێ و ئەو کەسەی تر پێویستی پێویستی پێ نییە خۆی هاوکاری مامۆستای بەڕێز بنەمایەکی گرنگی سەرمایە کۆمەڵایەتیە ئێمە کە دەڵێن سەرمایە کۆمەڵایەتی چ لەناو حزب بێ سەیریکەن لەناو حزبەکان هاوکاری کۆمەڵایەتی هەیە بۆ ئینتیما دروست بێ لەناو سیاسەتە هەیە بۆ ئەوەی ئینتیما دروست بێ ئینتیمای هاوڵاتی بوون دروست بێ چکە ئەو هاوکاریە نەما سەرمایە کۆمەڵایەتی لاوازە بێ کە سەرمایە کۆمەڵایەتی لاواز و متمانە نامێنێ پەیوەندی کۆمەڵایەتی نامێنێ گرژی دروستە بێ بۆیە ئەو سوالکردنەش بربەستێکی گەورەیە لە بەردەم ئەو هاوکاریکردنە خەڵک ئێستا هاوکاریان ناکە ئەزمونێکی وەرگرتووە کە بەڵێ ئەوانە بوو زیاتر لەوان دەوڵەمەندن یان هەندێکیانی بینیوە بە دوورەوی شەی دەکەن یان بوویتە پیشەیەک بۆیە ئەمەش بەڕاستی کاریگەریەکی نەرینی کردووە لەسەر و ئاراستەیە کە پێویستە خەڵک هاوکار بێ بۆیە بەڕاستی چارەسەرکردنی ڕیشەی ئەمە ئەگەڕێتە بۆ دامەدەستگاکانی حکوومەت کە هوشیاری لە نێو خەڵک بڵاوکەنەوە کە بەڵێ ئێمە شوێنی پێویستمان هەیە بۆ ئەو جورە چون و توێژانە دابین کردووە پێویست ناکە یارمەتیان بدەن بەڵام کاتێک کە خەڵکە بینێ یان حەز دەکا کە ئەو کارە نەکراوە ناچارە لە ڕووی هەستێکی ئاینی بێ شعور بێ ویژدان بێ عەقلانی بێ ئەو هاوکاری دەستخۆش مامۆستا لە ڕووی ئاینیەوە وەکو کاک دکتۆر باسی کرد کە زۆرینیان تووشی لە ڕووی دەرونیەوە ینی شێواون لی بۆتە بزنس لێ بۆتە کللتورێک خێریان پێ دەشێمانە بەخۆی ئەوە دیوێک پرسیارش کەشم لێت هەیە بە تایبەتی لە ئێمە لە ناو مسلمانان جژنێکمانەیە پێ دەوترێت جژنێ قوربان لەو کاتەدا خەڵک زۆرینەی قوربانی دەکا جا بەداخەوە لە چەند ساڵی ڕاورد و بینی وانە گامێشێ دێنێ و گایەک دێنێ و چێڵێک دێنێ سەری دەبڕێ و لە عەردیەدا و هاوار دەکاوە بۆ سەدەقەی سەری فلان و فیسال هەمووی لە سوشال میدیاکە داوەزێنێ لە فەیسبوک و لە ستۆری و لە ئینستاگرام و تخوا ئەوەشم بۆ باس کردەوە زەوی بەڵام وڵی یەکەمشیان دەربارەی جەنابی قەشە کە باسی کرد ئەمە بخۆم 22 ساڵە ئیمام خەتیم لە هەولێرێ ئەنو عکەس ڕۆمانتەیەکە تەبیعی مزگەوت وەکو شوێنێکی عام هەموو خەڵک دێتێ کاتی خۆی کە برازیلەکان و ئەوانەی ئەو منتیخانە هاتبوون ئەمە لێرە هاوڵکاری شتمان لە بخۆرکردنەوە یەک لەوانەیە ئەم لە ژیانی خۆم هاتیتە مزگەوتێ کوڕێکی مەسیحی بوو هات مەسیحی بوو ئەو خەڵکی مزگەوتی یان ناسی و تێن مامۆستا یەک دوو زاری کە شاتی ئەمە لێرە یارمەتیمان لە بخۆر کردەوە تێن مامۆستا گەل لە خود لە وەبرەی لەسەر مینبەری وەبرێ وڵی کاکە کتای ڕسمیمان لە بۆ هاتیە مەمنوعە بەڵام چونکە ئەزانن پێویستە سقەی دیە ئەم گوت بە خۆتان یارمەتی لە ناخر ئەوقاف لەمەی مەمنوع کردیە نابی لەسەر مینبەریەوە بڵێ بەڵام ئاساییە ئێمە لەڕووی کۆمەڵایەتی و هەمووی تێکەڵین چەند ساڵێکەوە دەژین بەس گوتم مادام ئێوە کریستیان هاوکاری من بکە من هاوکاریان بکەم ئەوە شتێکی نۆرمال بەس مادام ئێوە ئەزانن مستحقە لە کنە خۆتان لە ناو مزگەوتێ شتێکی لە بۆ خۆرکەنەوە پارە هەمومان بەیەکەوە یارمەتی دێن سخەیدی ئەزا ئەوە بوو پاریان لە بۆ خۆرکردی و یارمەتیاندا بەڵام بەعام ئەوەی کە ئەو برانش ئستا پرسیاریان کرد دەربارەی عقوبەی ئەو کەسێک کە سوالێکا و پێویستیشی ئەڵێن کاتی خۆی پاشایەک هەبوو خوددامەکی هەبوو کابراە کات داوای کرد گوتی بهێنن گوتی چییە گوتی چەندە دەرۆزەیەکەی داوای پارەیەکەی گوتی وڵات تقریبی 6 مانگە گوتی پارەی بدەنێ و خواردنێکی خۆش دەدوێ بڕێکن یەکەشکە هات گوتی چەندە گوتی وڵات تقریبی نزیک 2 ساڵە تی بیبن خواردنی نەدەنێ و چینێکی خۆشی لێ بدەن و دەرەشینێ تیان قوربان ئەوە لۆ هەردووک هەر داوای شتیان کرد گوتی ئەوە یەکەم کەم بوو بەڵام من بخۆم 2 ساڵ نزیک 2 ساڵی داوام کرد ئەو پاشایامە ئێستا بینێن بوویمەچی ئەو کابرا شوێ جا لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلام تەبیعی لە دنیای ئەوە هیچ پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایەک هات داوای ماڵی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا حظ فيها لغنی کەسی دەوڵەمەند ناتوانی داوای ماڵ بکات لە ئێمە بەس حەبەشکە هات داوای 3000 داوای کرد زاتێ پێغەمبەر وابوو کەسە کە داوای لێ ئەکرد ڕووی نەئەشکان یعنی ئەوە نەوە بڵێ نادەمێ هەر چەندی داوای کرد 3000 زۆری دایە ویستی دووبارە بکاتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی داوا مەکە بەس بتزانی باە بەس مرۆڤ بزانی داواکردنی سوالکردن چەندە لە قیامەتێ ئاگرت لە بۆ زیادەکە قەت داوات ناکرد جا ئەوە بوویتە وەکو عقوبە باسەکرێ ئینەما یەستەکثیرۆ من النار داواکردنی ماڵ لەگەڵ دەوڵەمەندی ئاگرت لە بۆ زیادەکە لە قیامەتێ زۆر باشە بە
وەڵامی دووەم بە مام قەشە بیداچکە کاتم نەمادەمێ وەڵامی دووەم کە باسی ئەو قوربانیانەم کرد بەڵێ ئەوها دەیدەنە ڤیددیۆ جا بۆ ئەوەچ دەڵێ با کۆتایی بەرنامەکەم بۆ جەناب تەرخانکەم من نامەوەی ئیدانە بکەم ینی بڵێم ئەوە لە سەدا نا بەعام بە شێوەیە بەعام ینی ئەوە لە بۆ مەظاهرە زیاتر ئاها لە بۆ خۆ پیشاندان لە بۆ خەڵک تا ڕادەیەک وەکو باسم کرد ینی تۆ چاکە بکەی بە خەفا بکەی نەک بە ئاشکرا بە هاتو هەوا یانی لە نێوانی خۆت و خوددا نقطەمان مێ من دەبی کاتی والله بەرنامەکەم آخر آيتمان هو آية كمان نخوي دباري سري خوي بردقار فرمي إن الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية أوانيك إيمان دار كان مالي خويانا بخشن بشهو بروش بپنهاني وبأشكراي يكم زاد پنهانية بس ما بستم ليري يكشتا أصل پنهانية بلام أقر بأشكراي تكر درستا يعني أو نبي إما بلين ولا درستنية بلام أصل أويا أبروي كسي برامبر بپارزري گرنگەوەیە هەمومان کۆچین لەسەر ئەوەی کە چاکە و خێر و سەدەقە دەکەی لە نێوان ویژدانی خۆت و خودای خۆت سپاس بۆ ئێوەی بەڕێز کە ئامادە بوون لە پرۆگرامی بۆ هەمان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی خۆشەویست کە تا ئەوگەستا لەگەڵمان بوون بە هیوای ئەوەی کە بزانین چاکە لەگەڵ چێ دەکەین خێر و سەدەقە لەگەڵ چێ دەکەین بە تایبەتی لە مانجێکی وەهادا کە مانجی ڕەمەزانە هەمیشە لە خۆشیدا بمێنە